بابەتی موچە ئێوە دەزانن کە ئەمڕۆ 55 بۆ 56 ڕۆژە موچە دابش نەکراوە، ینی بە کوردیەکەی نزیکەی دوو دانەمانگە موچە دابش نەکراوە. خەڵک وەزعی زۆر خراپە، بازاڕەکان چۆڵ بوون، دوکانەکان چۆڵ بوون، بەڵام خەڵک هەر هیوای ماوە تاوەکو ئێستا موچە چارەسەر بکرێت. ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەت هێرێمی کوردستان کرا. خەڵک پێش کۆبوونەوەکە زۆر لە یەکدانەوەی کرد، وتیان ڕەنگە موچە لەلایەن حکوومەت هێرێمی کوردستانەوە بەداهاتی ناوخۆ دابش کرێت، ڕەنگە لێبڕینی تێکەوە، بەڵام هیچیان نەبوو. سەرۆک وەزیران هاتە سەر شاشە و کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسی بەس دوای کۆبوونەوەکە باسی لەوە کردوتی ئێمە لەگەڵ ژان و خەمی هاوڵاتیانین، هەموو هیوایەک لە ماوەی 2 ڕۆژی داهاتووە هەموو هیوایەک دەدەینە بەر خۆمان و هاوڵاتیانیش بۆی بتوانین موچە دابین بکەین ئەگەر لەگەڵ بەغداش نەکەوتینە ڕێکەوتن. و باسی لەوە کرد کە مان و ژیان و مردنمان لەگەڵ خەڵکی هێرێمی کوردستانایە. قسەیەکی تریشی کرد ئەوەی کە وەفدێکی بەغدا سەردانی هێرێمی کوردستان دەکات دەربارەی ئەو کێشانەی کە موچەی لەسەر ڕاگیراوە گفتوگۆ بکەن و قسەی لەبارەوە بکەن. جا ئەمانە ئەکەوێتە چەند ڕۆژی داهاتوو و هێشتا دیاریش نییە کە دەبنە هۆی چارەسەرێک بۆ ناردنی پارە لە بەغدا و موچە دابشکرێت یاخود نا. من ئەمەوێ بە کورتی ئەوەتان پێ بڵێم کە بەغدا بۆچی ناردنی پارەی بۆ هەرێمی کوردستان ڕاگرتووە، بە تایبەتی لەسەر 3 داواکاریە. یەکەمیان ناردنی نەوت لە ڕێگەی سۆمەوە، دووەمیان ڕادەستکردنی داهاتی نانەوتی بە شێوەیەکی گشتی نەک 50 ملیار و ئەوانە خۆی دەکێشێ بۆ 150 ملیار دەبێت ماگانە ڕادستی بەغدا بکرێت. لە لایەک تریشەوە بابەتی تەوتینی موچەخۆرانی هەرێمی کوردستانە کە بەغدا داوای دەکات، دەڵێت ئەگەر ئەمانە چارەسەر نەکەن و بە پێی رازی نەبن موچە نانێرم. حکوومەتی هێرێمی کوردستانیش دەڵێت دەبێت بە پێی مافە دەستوریەکان موچەی خەڵکی هێرێمی کوردستان ئەوەی کە لەسەری ڕێکەوتوین بنێردرێت. بۆیە لەم نێوەندەتا تاوەکو ئێستا تاکە زەرمەند ئەوەیە کە موچەخۆران و فەرمانبەران و مامۆستایانی هەرێمی کوردستانن کە دیار نییەکەی موچەی مانگی 5 وەردەگرێمە لە کاتێکدایە خەریکەوە دابشکردنی موچەی مانگی 6 تەواو دەبێت لە بەغدا و لە پارێزگاکانی تری عێراق، بەڵام موچەخۆرانی ئێمە ڕۆژ لە دوای ڕۆژ بێهیواتر دەبن. بەو هیواین کە هەرچی زووە ئەوەکەوەی حکومەت و تێتی لە ماوەی ئەم 1-2 ڕۆژەدا گرفتەکە چارەسەر بکرێت بە هەر شێوازێ بوێ گیرفانی موچەخۆرانی هێرێمی کوردستان گەرم بکرێتەوە.